بەدواداچوون بۆ هۆکاری شکانی بۆڕی ئاوەکەی سلەیمانی ئەکرێت. لە ئیدارەی ڕاپەڕینیش حاجی لەقلەقێکی زۆری لێیە بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی. ئێستا بەشێک لەو لەقلەقانە ڕوویان لە ئاوەدانیەکان کردووە. سڵاوتان لێبێت. ماڵ لە خۆی نەبوو میوانیشی هاتە سەر. ئەمە ڕێک بۆ ئێستای شاری سلەیمانی لەو گەرما و بێئاویەدا لە جێی خۆیەتی، چونکە ئەوان چاوەڕێ بوون بە کارپێکردنی سێ پەمپی ئاو لە بەنداوی دوکان تێر ئاو ببن، بەڵام بۆڕی ئاوی دوکان بۆ سلێمانی هێڵی دوو لە ناوچەی قولەرەی سیشکاو جگە لە گەڕەکەکانی سنووری قڕگا هەموو ئەوانەی لە دەوری شەستین بەشێکی دانیشتوانی ئەڵایی و چەند چەماڵیش بێ ئاو بوون. بۆریەکە بەدەمی شۆفەڵێک شکا کە خەریکی دروستکردنی پرۆژەیەکی نیشتەجێ بوونن. بەختیار قادر بەڕێوەبەری ئاوی پارێزگای سلەیمانی بە 1964 بێت دوای وشکبوونی ئاوی بۆریەکە تیمەکان شەوڕۆژ ئیش ئەکەن بۆ ئەوەی بە زووترین کات ئاو بگەڕێتەوە ئەو شوێنانەی کە بێ ئاو بوونە. لای خۆشیەوە دکتۆر هەواڵە بووبەکر پارێزگاری سلەیمانی بڵاوی کردەوە لە ڕێگەی لیژنەیەکەوە بەدواداچوون بۆ شکانەکە ئەکەن و ئەوەی خەتابار بێت لێ پێچینەوەی یاسایی لەگەڵەکان. نزیکەی دوو هەفتەیە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان کۆمەڵێک بڕگاریان بۆ هەرزانکردنی بەنزین دەرکردووە، بەڵام لەو کاتەوە نەک هەرزان نەبووە بگرە گرانتریش بووە. کارتی ئەلکترۆنیش چارەی کێشەکەی نەکردووە، ئەوە تا لە زۆربەی ناوچەکان دەبێ بە سەعات لە سەرەی بەنزین وەرگرتن بمێنەوە بۆ ئەوەی چەند لترێکیان دەست بکەوێت، بە تایبەتیش لەو بەنزینە 750 دیناریە. جارە هەندێک شوێن شۆفێری داما و بیری ئەچێ ئۆتۆمبیلەکەشی بکشێنێتەوە، وەک دەڵێن بۆ ڕیش ئەچێ سمێڵیش دەنێتە بانی. ئەمڕۆ لە دهۆک شۆفێران وەڕەس بوون و کارگەیشتە ئەوەی بۆ چەند کاتژمێرێک ڕێگەی دهۆک بۆ بێسێرێ دابخەن، چونکە هەمووی دوێنێ شەو لە سەرەدابوون و بەنزینیشیان بەرنەکەوتووە. ئەو چیژۆڵە پڕ لە هیوا ورەیەی لە نەخۆشخانەی هیوا چارە وەرئەگرێت فێری خوێندنەوە و نووسین بۆتەوە و ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی قایمتر ئاهاوێژێ. بیرتان ئەخەمەوە شەن بەختیار لە تەمەنی 4 ساڵ و 6 مانگیدا تووشی نەخۆشی شێرپەنجە بووە، تاکو و قۆناغی شەشی بنەڕەتی بەنیوە ناچڵی خوێندوێتی. مانگی سەی ئەم ساڵ و دوای کارێکی 1964 وەزیری پەروەردە بڕیاریدا بگەڕێتەوە بەرخوێندن. ئێستا و دوای 10 ساڵ ژیانکردنی لەگەڵ شێرپەنجە لە قوتابخانەی جونیەر فێری خوێندن و نووسین بۆتەوە. شەن و خانەوادەکەی زۆر دڵخۆشن، تەنیا کێشەیان ئەوەیە کە شەن پێشتر سێ نەشتەرگەری بۆ کراوە، ساڵێک زیاترە سەرەی بۆ گیراوە نەشتەرگەریەکی دیکەی بۆ بکرێت، بەڵام هێشتا بەری نەکەوتووە و تێچووی نەشتەرگەریەکەشی 10 ملیۆن دینارە. حاجی لەقلەقێکی نەخۆش پەنا بۆ نۆرینگەیەک ئەمات، خاوەنی نۆرینگەکەش چارەی ئەکات و بە سروشتیشی شادەکاتەوە. چیرۆکەکە بەم شێوەیە کاتێک محەممەد خدر کە پەرستارێکە و خاوەنی نۆرینگەیەکە دەگەڕێتەوە لای نۆرینگەکەی لە گوندی قەمتەرانی سنووری ڕانیا دەبینێت حاجی لەقلەقێک لە بەردەمی دەرگاکەی وەستاوە لەی نزیک ئەبێتەوە، ئینجا بۆی دەرەکەوێت کە لەقلەقەکان نەخۆشە. دوای خزمەتێکی باش و پێدانی چارەسەری دەیگەڕێنێتەوە ناو سرۆشت. محەممەد بە 1964 وت لە گوندەکانی دەوروبەریش ئەو حاڵەتە ڕووی داوە. هۆکارە سەرچێکە شەوەیەەکە نەخۆشی لە ناو حاجی لەقلەقەکانی ئەو سنوورە بڵاو بۆتەوە، بۆیە بە ناچاری ڕوو لە ئاوەدانیەکانەکەن. کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ.